ڕۆژنامەی شەرق ئەوسەد بڵاوی کردەوە سەرۆک وەزیرانی عێراق بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد پەنا بۆ ئەو کەسایەتیە کاریگەرانە دەبات کە لە کوردەوە نزیک. بە گوێرەی ڕۆژنامەی شەرق ئەوسەد سودانی ناوێت گرژەکانی نێوان هەولێر و بەغداد بەرەو ئاڵۆزی بڕوات، بە تایبەت لەم ساتە وەختەی پێش هەڵبژارنە پەرلەمانیەی عێراق. بۆیە دەیەوێت ئەو کەسانە بنێرێتە هەولێر کە نزیکن لە بەرپرسانی کورد، بە تایبەت بۆ چارەسەرکردنی کێشەی ئەم دوایە کە وەزیری دارایی بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستانی دروست کرد. بڕیارە ئەمڕۆژ هادی عامری بۆ هەمان مەبەست سەردانی هەولێر بکات. دەیەوێت لەو ڕێگەیەوە بە بەرپرسانی هەرێمی کوردستان بڵێت موچەی مانجی ئایار دەنێردرێت، بەڵام بە شێوەی قەرز کە دواتر لە بەشە بودجەی هەرێمی کوردستان دەبڕدرێت. ڕۆژنامەکە گوتوشێتی هەندێک کەس و لایەنی سیاسی لە بەغداد پێداگری دەکەن لەسەر سزادان و بڕینی موچەی هەرێمی کوردستان لە بەرامبەر ڕادەست نەکردنی داهاتی ناوخۆ وەکو پێویست. سەبارەت بە ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانجی 5 کە لەلایەن وەزارەتی دارایی عێراقەوە کێشەی بۆ دروستکراوە بڕیاردراوە ئیدی نەنێردرێت. سەیەکەیە سودانی بە قەرز موچەی ئەم مانگە بنێرێت. لەسەر بابەتی ئەم بە قەرز ناردرەی موچەی ئەم مانگە ئاکام فامی زومی بەغداد زانیاری زیاترم پێدەدات. ئاکام بابەتی ئەم قەرزە چیە کە سودانی دەیەوێت بە قەرز موچەی ئەم مانگەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێرێت؟ بەڵێ ئاراز لە هەندێک سۆشیال میدیا و کەناڵەکاندا بڵاوبووەوە کە گوایە سودانی بە تەمایە قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ موچەی مانگی 5 خۆی لە ڕاستیدا ئەم کێشەیە چارەسەر نابێ، ینی کێشەکە بە قەرز چارەسەر نابێت. لە هەمان کاتیشدا حکوومەتی عێراق ئەگەر جۆ لە یاخود بەپێی بڕیاری دادگای فیدراڵی کار بکە ناتوانێت قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ بابەتی موچە. بڕیارێکی دادگای فیدراڵی هەیە ئاراز، ئەمە دەقی بڕیارەکەیە کە وردبینیم کردو بۆ یاخود ینی پشتانستم کردوتەوە. ئەم بڕیارە لە 22/2024 دەرچووە. بڕیاری دادگای فیدراڵی لەسەر پرسی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە یەکێک لە بڕگەکانی بڕیارەکە دەڵێ حکوومەتی ئیتیحادی ناتوانێت قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان بدات، چونکە لە ساڵانی ڕابردوودا قەرزێکی زۆر بە حکوومەتی هەرێمی کوردستانی داوە و لە هەمان کاتیشدا ئێستا ناتوانێت ئەو قەرزە بدا. ئەمە بەپی دەستور و بەپی یاسای عێراقی نابێ حکوومەتی عێراقی قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستاندا، چونکە لە چوارچێوەی یەک حکوومەتدان، لە چوارچێوەی یەک وڵاتدان. بەڵام ینی لە بڕیارەکەشدا باس لەوە دەکات کە حکوومەتی ناوەندی پابەندە بە دانانی بە پێدانی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆیدا. واتە ئەمە ئەم بڕیارە پێچەوانەی ئەو داواکاری یاخود ئەو پێشنیارەیە کە کراوە بۆ پێدانی قەرز بۆ موچەی مانگی 5. واتە ئێستا حکوومەتی عێراق ئەگەر بە جۆرەی بڕیارەکانی دادگای فیدراڵی کە لە نووسراوی تەیفسامیدا هاتووە بە جۆرەی ئەو بڕیارانە کار بکە، چیتر ناتوانێت قەرز بە حکوومەتی هەرێمی کوردستان بدا. یعنی نە لە کۆبنەوەی ئەنجومەنی وەزیراندا دەتوان گفتوگۆی لەسەرکەنە لە بابەتی دیکەدا دەبێ کێشە سەرەکیەکە چارەسەر بکرێ. بەڵام لە حکوومەتی عێراقیشدا خۆ دەزانین لە عێراق هەموو شتێک واردە، ینی هەموو شتێک دەبێ ڕەنگە بابەتێکی دیکە یاخود دەرگایکی دیکە بۆ ئەم کێشەیە چارەسەر بکرێنی دەرگایکی دیکە بکرێتەوە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بۆ مانگە دانراوە کە لەم هەفتەیە بنێردرێت، چونکە هەفتەی داهاتوو جەژنە. هەموو هەوڵێک بۆ ئەوەیە پێش جەژن موچەخۆرانی هەرێمی کوردستان ناوشێوەی موچەخۆرانی عێراق پێش جەژن موچەی مانگی 5 وەردەگرێت. لە نێوان لایەنە سیاسەکانی عێراق بە تایبەتی لایەنەکانی نێو چوارچێوەی هەمانجی کۆدەنجی لەسەرە؟ بەڵێ خۆی جارێ دیار نییە چوارچێوەی هەمانجی پێشتر ئەم بابەتی کە پێشەوەی تەیفسامی بابەتی نووسراوەکە دەربکا و ئیمزای لەسەرکار لە چوارچێوەی هەمانجی گفتوگۆی لەسەر کراوە. سودانی خۆی ئەو بابەتی ژاندووە لە چوارچێوە هەمانجی، هەم باسی بابەتی موچە کراوە، هەم باسی کۆبنەوەی لایەنی حزبی بەعس کراوە لە هەولێر، هەم باسی کێشەی نەوت کراوە هەناردەکردنەوەی نەوت. یعنی ئەمانە باس کراوە پێشەوەی کە لە نووسراوەکەی تەیفسامیا بێت. چوارچێوەی هەمانجی لەگەڵەوەدا کە کێشەکە چارەسەر بکرێ. هەندێک لایەنی چوارچێوەی هەمانجی
ڕاستە لەگەڵەوەی کە قەرز بدەن بە حکوومەتی یاریمی کوردستان، بەڵام حکوومەتی عراق دەزانێت کە ئەو قەرزە پێشتر قەرزی داوە، ئەم بڕیاری دادگەی فیدرالی شەیە، یعنی قەرزەکە بە ئاسانی نادرێتەوە، لە هەمان کاتیشدا قەرزەکە چارەسەری کێشەکە ناکە ئاراز، ینی ڕەنگە ڕاستە ئەم جارە موچەی مانگی 5 بە بابەتی مرۆیی بۆ ئەوەی کە جەژنە و نابێت دواب بکەوە، ئەوە سوودانی ڕەنگە ئەم جارەش موچە بنێرێ، بەڵام لە هەمان کاتیشدا سوودانی فشارێکی زۆری لەسەرە، ینی تایف سامیش بە هەمان شێوە هەڵبژاردنیان لە پێشە لایەنی دەرەکی هاتۆتە بابەتەکە، ینی لە شتی ناخۆیی دەرچووە بابەتی موچەی موچەخۆرانی یاریمی کوردستان، بۆیە لەلایەکەوە فشار خراوەتە سەر سوودانی کە موچە نەنێردرێ، لایەکی دیکەوە فشار دەخرێتە سەری کە موچە بنێردرێ، ینی ئەمانە هەمووی سوودانی خستۆتە بابەتێکەوە کە ڕەنگە نەتوانێت بە ئاسانی بڕیار لەسەر نردنی موچە بدا، بۆیە کێشەکە ئەوەیە کە دەبێ حکوومەتی یاریمی کوردستان ئیلتزامی هەبێ لەسەر نردنی داهاتی نانەوتی و ئەو یاخود هەناردەکردنەوەی نەوت و هەروە ئەو گرێبەستە غازی کە کراوە پێشترش لەگەڵ ئەمریکا، یعنی ئەمانە هەمووی ناڕازین، یعنی لایەنی نەوتیش ناڕازیە لەسەر ئەو پرسە، بۆیە هەمووی کێشەکان تێکەڵی یەکبوون ئێستا ئاراز، ئەگەر کێشەکە لەلایەن حکوومەتی یاریمی کوردستانەوە چارەسەر نەکرێ ڕەنگە نەتوانرێ ڕەنگە بەس ئەم موچەی ئەم مانگە بنێردرێ، پێشتریش لە هەر خۆم و خۆتیش گفتوگویەکمان کرد لەسەر موچەی جەژنی ڕەمەزان کەوتم بۆ موچەی مانگی 4 ڕەنگە کێشە دروست بێ، خۆی کێشە دروست بوو، بەڵام هەم بابەتی مرۆیی هاتە پێشۆکە با بنێردرێ و جەژن تەواو بۆ ئەو بابەتانە بە هەمان شێوە موچەی مانگی 5 بە هەمان شێوە دەبێ، بەڵام بۆ موچەی مانگی 6 هەم کێشەکە دووبارە دێتەوە سەر ئەرزی واقع، ینی کێشەکە دەبێت بە تەواوی بنبڕ بکرێن، نەک بە قەرز و بە پێدانی کاتی کێشەکە چارەسەر بکرێ، هەم لە ڕووی یاساییەوە بێت چارەسەر بکرێت، هەم لە ڕووی تەکنیکیەوە. بەڵێ بە تاکید لە ڕووی یاساییەوە، لە ڕووی تەکنیکیشەوە کە تا ئێستا داهاتی نانەوتی بە ڕێکوپێکی ناتووە، چونکە تایف سامی حکوومەتی یاریەم زۆر جا باسی ئەو ڕێکەوتنە دەکا کە لە سەرەتای ساڵ کراوە لەگەڵ ئاوا شێخ جەناف، خۆ لە کۆبنەوەکەدا باس کراوە کە نزیکەی 80 بۆ 90 ملیار دەبێ داهاتی نانەوتی بنێردرێ، لە هەمان کاتیشدا ئەو تەنکەرە نەوتانە باس کراوە ئاراز، بابەتی تەنکەرە نەوتەکانش باس کراوە کە بە قاچاغبردنی نەوتی یاریمی کوردستان، بۆیە تایف سامی لە نووسراوەکەدا هەمووی بە ئاشکرا بوتووە، لە مانگی 4 ئەم بابەتە باس کراوە لەگەڵ حکوومەتی یاریمی کوردستان، لەگەڵ شاندەکەی حکوومەتی یاریمی کوردستانە کە دەبێ ئەم کێشانە چارەسەرکرێ، بەڵام هەر پشتگوێ خراوە هەر دوا خراوە، بۆیە تایف سامی ڕاستەوخۆ نووسراوەکەی نرد و بابەتەکەی قەتع کردەوە، ئەوە کێشەی موچێ و دەبێ خۆتان چارەسەرکردن، بۆ ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی سیاسی حکوومەتی یاریمی کوردستانە، دەبێ ئەو کێشەیە چارەسەرکان نەک عێراق. دەستەکانت خۆش بێکەم هەر بژی، سپاس بۆ زانیاریەکان. هەر لە عێراق ئەمڕۆ موچەی مانگی 6 خانەنشینانی مەدەنی و سەربازی عێراق دابەش دەکرێت. لە گروپەکانی تایبەت بە خانەنشینان ئاگادار کراونەتەوە ئەمڕۆ موچە دەخرێتە سەر ژمارەکانیان و لە دوای عەسرەوە دەتوانن وەری بگرن. جگە لە خانەنشینان هەر ئەمڕۆ موچەی خانەنشینی دەستەبەری کۆمەڵایەتی کەرتی تایبەت تاودێری کۆمەڵایەتی بینحەی مانگانەی خوێندکارانی زانکۆ دابەش دەکرێت. لەگەڵ دابەشکردنی موچەی مانگی 6 بەسەر ئەم توێژانە هەر یەکە لە منداڵانی بێدایک و باوک و خانەنشینانی دەستەبەری کۆمەڵایەتی 100,000 دیناری جەژنانە وەردەگرێت. موچەی خانەنشینانی عێراق هەموو دەستپێکی مانگێک دابەش دەکرێت. پێچەوانەی خانەنشینانی هەرێمی کوردستان کە کۆتایی مانگ لەگەڵ دابەشکردنی موچە وەری دەگرن ئەگەر بێت.